مامۆستا من زۆر ئەترسم لە زەواج. یعنی زەواجم کرد ئەڵێم ئەترسم جیا ببمەوە چارەی ئەو ترسە چییە؟ کچی شیرینم. إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه. هەر کوڕێک هاتە پێشەوەلێتان هاتە داخوازیتان ئێوە عموماً سەیری دوو صیفەتی ئەم کوڕەکەن. دینه وخلقه. سەیری دینداری ئەم کوڕەکەن. ئەگە بەڕاست دیندار بوو، دینداری لە نێوچەوانی ئەم کوڕەیە ئەخوێنرایەوە و بەڕاست بە شەرم و بە حەیا و ئەخلاق و بە ئەدەب بوو فەزەویجوه. شووی پێ بکەن و بیکەن بە هاوسەری ژیانتان و هیچ ترسێکیشتان نەبێت، چونکە قەسەمەن بڕەبی العیزە هیچ کوڕێکی دینداری بە ئەخلاق ناتوانێت زوڵم لە ئافرەتی خۆی بکات، ناتوانێت خیانەت لە خێزانی خۆی بکات و ناتوانێت دەسی لێ هەربڕێ و عەزیەتی بات، تەنانەت ناتوانێت قسەیەکی ناخۆشی بەرامبەر بکات و ناتوانێت خۆشەویستی لێ بگرێتەوە. ئەو پیاوانەی کەوا زیاد مەحەبەت و خۆشەویستی و عیشق ئەدەن بەرژن پیاوە دیندارەکانن. پیاوی دیندار تەنها چاوی خێزانی خۆی بینێت، هیچ ژنێکی تر ناچێتە مێشکی ئەم کوڕەوە و ئەم چاوە هیچ ژنێکی تر نابینێت و ناتوانێت چاوی بە خیانەت هەڵبڕێت. فەزەویجوه هیچ ترسێکت نەبێت. والله هەر کوڕێک بە ئەخلاق بێت و دینی هەبێت بەڕاستی ناتوانێت زوڵم لە کچێ بکات کە باوکی 20 ساڵ بۆ 25 ساڵ بەس نازی داوەپی ڕەنجی لە پێناوا چێشتووە، دایکێک 20 بۆ 25 ساڵ 30 ساڵ شەونخوونی بە دیار ئەم کچەوە کردووە و ئێستاش دڵیان لەلای ئەم کچەیانە ئەبێ ئێستا چی بکات چی نەکات. ئەم کوڕە چۆن دڵی دێ ئەم کچە عەزیەت بە ئەم ژنە عەزیەت بات. ئەمما ئەگەر تۆ بڕۆی بژاردەی تۆ گەنجی کافتریا و باڕ و نادی شەوانە بێ، گەنجی مەشروب خۆر و ئەبوو تاتی و ئەمانە بێ، ئەرە وەڵڵا زوڵمت لێکات، ئەرە وەڵڵا لێت ئەدات، خیانەتت لێ ئەکات، ئەرە وەڵڵا دەرت ئەکات، وەڵڵا ئەبێ چاوەڕێی شتی وا بکەیت لە هیچ فلیمێکیشان نەتبینی بێت. بۆیە وەسیەتم بۆ هەموو کچێک، بۆ هەموو خوشکێکە، هەر کوڕێکی دینداری خواناس هاتە پێشەوە بە ڕەوشت و بە ئەخلاق لە دەستی خۆتانی مەدەن. واز لە کەچەڵی بێنن، لوتی زلە، چاوی بچووکە، کەسابەتی نییە، مادام تەوحیدەکەی جوانە، ئەخلاقی جوانە، دینداریکی باشی هەیە شووی پێ بکەن و ئێوەش لە ماڵەوە ئەتوانن دایکایەتیکی باش بکەن و ئەتوانن بەڕاستی ماڵداری بۆ ئەم کوڕە بکەن. هەرچی وشەی خۆشەویستی هەیە ئەوەی کەوا لەفزی حەنان و نەرم و میهرەبانیە بۆم پیاوەی دەربڕن. پیاو ئەگەر قسەی خۆشت بۆی کرد، عیشق و مەحەبەتت بۆی دەربڕی، ئیتر ئەو ماڵە ئەبێ